لە ساڵی 2011 دەست بەو پرۆژەی نێوان عاجۆمەران چۆمان کرا ئەو جۆسایی دەبڵێن تاکو ئێستا جێبەجێ نەکراوە ئەو بۆ سێمین جاریشە دەست لێ هەڵدەگرن و دەست پێ دەکەنە بۆیە تاخیر دەبێ بۆی حکوومەت یاریمی کوردستان تاکو پەلەی بکە باشە هەم لە ڕووی گەشتیاری هەم لە ڕووی بار هەڵگری بەڕاستی قەڵە باڵغەشی یەکزای زۆری لەسەرە حکوومەت هەر دەتوانێت هەر لەو بەشە بودجەی کە مەرزی نێودەوڵەتی عاجۆمەران بۆی تەرخان بکە هەم ئەم جۆسایدەی ناوبازاری عاجۆمەران هەم ئەو جۆسایدەی دەرەوەی عاجۆمەران ڕێگای هەملتۆنی پێدەڵێن ئەو ڕێگایە دەستکاری کراوە بڵێم دەستکاری نەکراوە بەڵام بە ڕێژێکی کەم پێچاوپێکی گەلێک زۆرە قەڵە باڵغیشی زۆر لەسەرە بۆیە ئەوەی حکوومەتە تاکو پەلەی بکە بەرفراوانی بکە باشتر گرنگی زیاتر بەو ناچێ بدە هەم لە ڕووی گەشتیاری هەم لە ڕووی بازرگانی زۆر باش دەبێت. ڕێگای عاجۆمەران ئێستا دەست بە کار و پرۆژەکەی کراوەتەوە هیوادارم بەردەوام بێت ساڵانە 2-3 دەست پێ دەکرا و ڕادەگرا ڕێگای عاجۆمەران زەرورە بۆ ئێمەکانە بۆ حکوومەتی زەرورە چونکە ڕێگایەکە ڕێگای بازرگانیە ڕێگای گەشتیاریە ڕێگای کشت و کاڵە خاڵێکی سنووری ئێرەکانە هاوخشانە لەگەڵ سنووری ئێران بۆیە ڕێگاکە ئەساسە بکرێتەوە لێرەکانە هیوادارم داوام لە حکوومەت یاریمی کوردستانەوەی ئەکەر ڕێگاکە باخی پێ بدەن و بەردەوام بێ و بۆ تاواوکردنی ڕێگاکەی عاجۆمەران ڕێگاشی چاڵ و سۆڵی زۆرە لۆفەی زۆرە ڕێگاشی تەسکە چونکە ڕێگاکە نێودەوڵەتی هەمڵتۆنە تڕێلی پێدادێ قەمەرەی پێدادێ سارەی گچکەی پێدادێ خەڵکی بیانی پێدادێ خەڵکی وایە شارەزای ڕێگایەکەنی نازانێت چۆنە و چۆنیە بۆی ڕووداوی هاتوچۆی لێ دەکەوێتەوە جان لە دەزانێ قوربانی لێکەوتۆتەوە بریندار لێکەوتۆتەوە کەمەندامی لێکەوتۆتەوە بەڵام ئێستاکان ئەو ڕێتەوە بکرێ ئیشەڵاوانە دوور دەبن لە هاونیشتمانیان